ئەوشەو پاشەومان لە دەبەری بادینان دەبێت و شێف خواردنەکی تایبەت بە پاشەمان لۆ ئامادە دەکات ناوی پۆشەیە. هاتیمە مارکێتی کەرستەکانی لە بۆ بکڕم. کەرستەکان پێویستمان بە پەتاتە بە هێلکە بە هەندێک خواردنی بەیانیان هەیە بێجگەلەوەی کە ئەمن سەرلەکم دەست دایتێ کە ئەشیاکان میتێکەم بەڵام لە هەمان وەخت زۆرکەکەی خۆم هینایە لەوەی پەتاتە و سەوزەواتی تێ بکەم. بازاڕیکردنم لۆ کەرستەکانی شێفی هاتیمە سەمونخانەی کە ئەلێرانە نانەکی دروست دەکەن ناوی نانی گژنیژە کە تایبەتە بە زاخ و بە گوندەکانی دەورا پشتی. ئەوجا هاتیمە بزانم شێوازی دروستکردنی نانی گژنیش کووە. لەگەڵم بن با تەمەشا بکەین کووە. ماندینە بیوەستە؟ باشی ئەحواڵت؟ ئەوە نانی گژنیژە؟ بەڵام شێوەکەی بە سەمونی دەچیتن. بەڵام بەخۆی سەمونە هەر بەحنتکردنام گژنیژت کەن سەر. باشە. گژنیش بەخۆی چییە؟ گژنیش پێکتش پیڤۆزێ و تامۆتایە و هەر بەهۆرەتە گژنیژە و خۆیە و زەیتە. ئەوەندە شتە تێکەڵ دەکرێت ئەوەندە کەرستێ تێکەڵ دەکرێت بەسەر نانەکەیدا دەکرێت. زۆر باشە. زیاتر لەگەڵ چ دەخڕێن؟ نمونە لەگەڵ ماست، پەنیر؟ دەمە سادە خۆش. سادە لەگەڵ چای. دەتوانم تامی بکەم؟ تامی زۆر خۆشە بەڕاستی. شێف کەرستەکانی پۆشەی چییە؟ کەرستەکانی پۆشەی پێویستمان بە هێلکەی هەیە، پێویستمان بە ماست و سیری هەیە، زەیتی زەیتون و نەحنا. باشە. شێف بۆ خواردنە چێندەریە ئەو ناو ئەنتیکە چییە؟ ئەو خواردنە تورکیە. باشە. بەخۆی بەیانیان زۆر دروستی دەکەن ئەوان. ئەمنش ئەوڕۆ خواردنەم هەڵبژاردی لەگە خواردنەچی کە لە کوردستان زۆر دروست دەکرێت. پەتاتە ڕوون لەگەر هێلکەی. پەتاتە ڕوون و هێلکانی پەتاتەکە لەگەر هێلکەی تێکەڵ دەکەی؟ بەڵێ لەگەر هێلکەی تێکەڵ دەکەی لە ڕوونی دەکەی. باشە. ئەو پۆشەیەک و ئامادە دەکرێت. ئەو پۆشەیە سەرەتا پێویستمان بە مەنجەڵێک ئاوی هەیە. باشە. مەنجەڵێک ئاو؟ مەنجەڵێک ئاوی لەسەر ئاگریدا دەنێن و پێویستمان بە کەوچکە خەلی هەیە، خەلی ستێوی هەتا بۆن ساردی هێلکەکەی نەهێلیتن کەوچکە خەلی دەکەینە ئاوەکەی و باشەگەر ئەو خەلەمان نەخستە ناو ئاوی لۆ هێلکەکە بۆن ساردی لێدێ. بۆنی لێدێ عادەتەن خەل ئەوەی دەکا بۆن ساردی لا دەبە لۆ هەموو شتەچی نەک بەس بۆیەکەی ئەمەش کەوچکە خەلی دەکەین ناوێ ئەگە خەلی ستێژ نەبتانی خەلیکە خەلی تورشی ئۆشتانە بکەین ناوێ و هێلکەکەشمان چونکە ها وەکو هێلکەی کوڵای لێ دێتن ماتانی خێی تێکەین یان شتێک خێی دەکەنی ناو مەنجەڵەکەی و جوان تێچ دەدەین هەتا بە جوانی خێ و خەل و ئاوەکە تێکەڵ دەبیتن؟ بەڵێ تا هەمووی جوان تێکەڵ بیتن و دەبی مەنجەڵە ئاوەکە بڵقی بداتن. ئەو دەبی هێلکەکەی بەڵێ وەچی تەواو بڵقیدا ئاگرەکەی کز دەکەێتە بڵقەکەی نەمینێ هێلکەکەی دەشکێنی و دەکەی ناو ئاوەکە. یعنی هێلکەکەیەوە بە ساغی ناخێنێ وەچی خۆمان نییە بە ساغی ناکێ هێلکەکەی دەشکێن دەخێنێ. بەڵێ وەچی ئاوەکە بڵقیدا ئەدیەوە پەر ناوی؟ نا پەر نابیت وەچی بڵقیدا کزی دەکەی و بیها هێلکەکە تێک نەچیتن زانیمە ئاوەکەمان گەرم بۆ هێلکەی دەچین دەکەنێ ناو ئاوەکەی و دوایش سۆسەکمان هەیە ماست و هەر دەبی لە گەریبی؟ بەڵێ بەخۆی ئاوایە سۆسمان هەیە ماست و سیر جوان تێکەڵی دەکەین لەگە کەمەخێ شتێ دەکەین لەسەر قاپەچی ڕووی دەکەین و دوای هێلکەکەی کە ناو ئاوەکەی کوڵا لەسەروی دادنین لەسەر ماستەکەی دادنین زەیتی زەیتونمان هەیە لەگەی نەحنای وشک هیچ لەسەر مەقرێکی گەڵمی گەرمی دەکەین لەسەر مەقرێکی گەرمی دەکەین و بەسەر هێلکەکەی دادەکەین و پێشکەشی دەکەین. زۆر باشە شێف ئەو ماستە ئیلە دەبێ ماستی چبی؟ یان نۆرماڵە هەر ماستەک بی دەبی ترش بی یان شیرین بی؟ مشکلە نییە ترش بی شیرین بی بەس شیرین بی خۆشرە بەس ترشش بی مشکلەی نییە. باشە ئەو ماستەی مێستا ماستی؟ ماستی قوتیە. ماستی خۆمانە؟ بەڵێ ماستی خۆمانە. ئێڕامی فارم باشە. ئەو سیرە ئیختیاریە؟ دەبی تێیدابی بەخۆی. بەڵام ئەدێگەر نمونە پاشێوە و هەندێک کەس حەزی لێ نییە سیری دەتانی پۆدرێ سیری تێکە پۆدرێ سیری بۆنی نایە بەس تامەکە خۆش دەکە هەمان تامی دەبەخشی بەس بۆنیشی نایە. باشە ئەدی نمونە شێوازە چی دیکە
ناتانین ئەو سیرەی لەگەڵ ئەو زەیتەی سۆر بکەینەوە بەسەریدا بکەین دەتانی ویلێکەکەی بەس هەر تامەکەی هەر دەدە بۆنەکەی هەر دێت هەر دەزانم بەڵێ بەڵام ئەو شێوازەشی هەیە بەڵێ دەتانی ئەو شێوازش بکە ئەو شێواز اختیارێکە لە خۆ دوایی دەکەی زۆر باشە نمونە لە جیاتی سیری ناتاین پیازی نا بەکاربێنی ناتانی ئەو خواردنە پیازی لەگەڵ بەکار نایە هەر ئەو پۆشەی یەک ناوعیشی هەیە یەک لێنانی. نوعیە بەس ئەو شێوازە دروستکردنی باشە زۆر باشە پەتاتە کوڵایەکە کووە پەتاتەکەش کوڵان دیتمان سپیمان کردیان باشە هەندێک پیازی ناو ڕوونی سۆر دەکەینەوە هەندێک پیازمان سۆر کردەوە پەتاتەکەش جوان ور دەکەین یان تانیان بیش شێلیل بە و جیازی خۆی هەیە جوان هێلکەکەی سۆر دەکەینەوە لەگە پیاز دەکەی بەچی هێلکەکە سۆر بەوە پەتاتەکەش دەکەینە سەری کەمەک بیبەر ڕەش و خەیلێ دەدەین و پێشکەشی دەکەین شێف ئێستا هێلکەکەمان ئامادەیەوە نیە بەڵێ ئەو خواردنەی کە ناومان لێنایە کە ناوی پۆشەیە بەڵێ ئامادەیە بەو شێوازەی دەرچووە هەروەچی بەڵێ. دەبینن بینی ماستە سەرەوەی هێلکەکەیە ئەوە چی پێدا کردێشێ زەیتی زەیتون و نانای وشک و پول بیبەرە زۆر باشە ئێستا ئەوە مەزبوطە مەزبوطە ئەو کە وەختی دانانی لەسەر سفرەی شێوازی خواردنەکەی ئەو هایە کە هێلکەکەی دەبڕی باشە یەکسەر زەردێنەکەی دێتە دەر بەڵێ زەردێنەکەی دەڕژێت چکە زەردێنەکەی خاوە زۆر باشە بۆ ساردیشی لێنێ برە خەلمان تێک خەلمان تێکردەوە بە خۆی ئوسولی خواردنەکەی ئەوە هەیە باشە ئێستاش ئەو پیازەمانوە سۆر دەبتەوە لەنە ئەو ڕوونەی بەڵێ پەتاتە کوڵایەکەش جوان وردی دەکەین بە هەر شێوازە چکە بە خۆت پێ پانی باشە. دەکەینەوە وردی دەکەین بەڵێ ئەو دوای دەخینە ئەو پیازەوەنیێشێ سەرەتا هێلکەکەی دەخینە ناو پیازەکە هێلکەکەمان جوان سۆر بووە ئەجە پەتاتەکەی دەکەین هێلکەکەت لەو خۆمە پیازەکەی بەڵێ تاوا پیازەکە؟ پیازەکەمان تاوا بۆ ڕەنجی گۆڵدی بووە زۆر باشە ئەوە لۆ لە چێدان ها ئەو لۆ تۆ چەند هێلکەمان پێویستە شێف سێ هێلکەتە چێت تاین تێکەین باشە ئەوجە شێف بۆ هێلکەی خۆماڵی بی هێلکەی دوو زەردێنەبی هیچ فەرقینەوە نیە لە بۆ مشکلێ نییە. خواردنانە نا، باشە هێلکەی دوو زەردێنەمان هەیە لە بۆ خواردنێ دەبی دەبیتم ڕزێلکەی دوزەردێنم نەدیتم نەدیتیە وەڵام من دیتیتم شێف ئێستا ئەوەش هێلکەکەمان بە هێلکەکەمان. جوانی بەڵێ کەمە چیمایە کەمە چکە تۆند بیتن ئەجە پەتاتەکەی لەگە دەکەین و کەمەک پەتاتەکەش سۆرتەوە پێشکەشی دەکەین باشە ئێستاەوە بە جوانی وردوردووە بینە بەڵێ. با من لە بۆ تێکدا تێکیدا ئەوجە شێف ئەو ڕۆژەڵاتەمان نییە بەڵێ زەڵاتەکی نۆرمالمان هەیە چکە دوو خواردنمان هەیە زەڵاتەکی نۆرمالم دروست کردێ بە خاس و جێزەر و تەماتەی و خەل و سرکە و خێشم پێدا کردیە زۆر باشە شێف دەبینن میوەشت حازر کرد بەڵێ میوەمان هەیە شفتی بە ئاوە زۆر باشتر و پارشیوان و پەنیرمان هەیە زەیتونمان هەیە باشە مۆز و پرتەقال و شتانەشمان هەیە تاخوانێ بڕێ هیچمان کەم نییە ئێستاش پەتاتەکەی دەکەینە ناو هێلکەکەی باشە شێف جیازێکی شەیە ئاستنەوە پەتاتەکە بەڵێ. پێ پان دەبتەوە بەڵێ. هیچ دەبیوە نییە ئەوش دەبیت مشکلەینە ئەوها پانی دەکەینەوە بەڵێ ئێستاش سفرەکەمان حازرە و دوو میوانی زۆر بەڕێز دەگەڵمانن لۆی تامی خواردنەکانمان بکەن و زۆر بەخێر بێن سپاس مامۆستا. دەست خۆش بیشێف سفرەکی زۆر ڕازاوە و جۆن ئامادە کردێ مامۆستا یۆنس بەڕێستان لە ماڵێ ناوی چ بوو شێف ناوی زۆر قورسە پۆشە بەڕێستان لە ماڵە پۆشەی ئامادە دەکەن والله نەخێر بچێکی جیاوازە. جیاوازە بەڵێ یعنی ئەوە یەکەم جارە بەڵێ بیشێوازی بەڵێ ما چی نەکرا هاتۆنوکە ڕاستە تەنە هێلکن هێکانە یعنی هێکن ئەم تەنە هێکۆ چێتکە زۆر باشە ماڵسە نەچیروان ئەدی بەڕێستان قەت شێوازی پۆشتان تاقی کردیتەوە لە ماڵێ چێتکن هەر بەس وەکو وی شێوازی جوان بڕاستی مەچی نەکریە یعنی وی شێوازی جوان و لێکدای شێوازێکی تە ڕەنگە احتیمالە تەماییش جیاواز بێت ئەمە هەر ینی هەر هێکەوە بەس
وی شێوازی جوان مەچی نەکرێ ڕاستی زۆر باشە ئێستا مادام فەرمونون دەست ڕاکێشن هێلکەکەی تاقی بکەنەوە بزانن تامی کووە بە دڵتانە بەخۆم یەکەم جارە ئەو ناعی دەخۆم ئەمن هەر زیاتر حەزم لە هێلکەیە لە ناو ڕوونی بیتێن حەزم لە کوڵاویش زۆر نییە بەڵام بابزانین شتێک بە دەستی شێفی مەبی زۆر خۆشە زۆر خۆشە شێف دەستی دەنەیشن ئەبێت تام ساردی لێ نایە لەکنە من لێ نایە بەجە نازانم لەکنە بۆ ما باشە دەستێکی خۆش زیاتر لە ماڵێ چ خواردنەکی دەخۆی مامۆستایونت مامۆستام هەموو سپیاتی مۆستا و پەنیرە و ئەف هێکانە و بەڵێ تەحینە و هەدا دەمای لە بۆ پاش شەوێ نانی بەیانیان دەخۆن سپیاتی دەخۆن بەێ ئەم شتێ سادات خۆن شتێ گران ئەم ناخۆن زۆر باشە ئەدی مامۆستانێ تربان بەڕێستان حەستان لە چ خواردنە چێ لە پاشەوان حەستان لەیە نانی بەیانیان بخۆنەوە وەچیمە ماست و پەنیریانیش برنج و ئەو شتانە دەم پتریا خواردنێت me براستی bi Remezanê de xwarinêt kêm xwê ne ji ber ku datînatî dem rû peyda nabit rojavin wendek xwarinêt qewetin jî yanî wekû qeysîn e qespên hêkin bi şêwekî giştî yanî qesp çil fitarê bit çil paşî bit her dem hevalê sifra me ye birastî eva tiştê kêm xwê yanî tiştê ku hêzê jî bidit mirovî wekû çikû qesp gelek hêze birastî em va tiştê wekû şîretekê پێخەمبەریە ژی هەندەم قەسب ینی گەلە باشن بۆ ڕەمەزان و فطارێ و بۆ بێگومان دەست خۆش بی هەروەچی دەزانن ئەوە سەبر نزیک دەبینەوە لە جەژنی ڕەمەزان حەزم لێە لێتان بپرسم ئەو ڕەمەزانەی لە بۆنگۆ جیاواز بوو ئایا تام و چێژی هەبوو وەچی ڕەمەزانی پێش و چ سوودەکتان دیت لەو ڕەمەزانەی بەێ بێگومان سوود هەبوو فۆیدە هەبوو حتا بۆ ساخلامیە مەژک ما یعنی پێدا چوون ساخلامی تەندروستیا خوا کرد و کێم خۆرنیە خوا و چکۆ هەکە بەری ڕەمەزانێ ما گرنگی نەدا بۆ ساخلامیە بخوا مە ڕەمەزانێدا و هەزرا کرد ئەم تێگەشتن و ڕەمەزان دەرفەتەکە تەریڤەکە و ئەم هەست لە تەندروستیا خوا بکەن پۆرێزن نەهێلن و تەندروستیامە تێک بچت یعنی بووە فۆکتەرێک و تو بۆ شێوازەی سوودت لێ وەرگرت کە تەندروستی خۆت بپارێزی مامۆستانێت تربان بەڕێستان بە چ شێواز دەکسوتانە ڕەمەزانی وەرگرت ڕەمەزان دەستپێکیش هەرش سوم و تەسح و ینی وەکو سەحەتا مرۆڤی ینی ڕەمەزانی ڕۆژی بگرن بۆ سەحەتا مرۆڤی ڕاستی وەکو وەرزشوان چێ ئاینی بێت چێ تەندروستی بێت سه ڕۆژیت ڕۆژیگرتنی گەلک مفانە بۆ گەدایە مرۆڤی بوو لەشی مرۆڤی بوو جەستەیت مرۆڤی هاریکاریەکە باش مرۆڤ کرد و لێزەڤینەکەجی بوو بۆ ئاینی خواندنا قورئانێ و سۆدەکی گشتێژی ینی دەست درێژکردن بۆ هەژارە و بۆ هاریکاریە هەنیش هەمی لایەکی بە ڕاستیژی ڕەمەزان مەها خێرانە یعنی چش لایەنی خواردنێ بە بێت چه هاریکاریە و سەردانە بێت و خواندنا قورئانێ بێت ینی یه اف رمضانش کیس خدایی راستیش کیس چوی راستی یعنی تشتکی مازنش کیس خود کرد و تعالی ان شاء الله تمنی و هم یادریش کرد و سال ترجی ام بخیرش دست کنه ان شاء الله دستان خوش بی زور بخیر بین دوباره فرمون دست را چشن نانک باسار نبته و بخون